بە هەر حاڵێ مە باسی حکوومەتی یەکەمی شێ مەحموود دەکەین و ئێستا دێنە سەر هۆکارەکانی سەر نەکەوتنی کە جاری پێش و 5 خاڵم لەسەر یەک باس کرد بەڵام ئەمڕۆ دوو خاڵی یەکەم و دووهەم بە تەفسیلێک زیاتر باسەکەینەوە. خاڵەکان بریتی بوون لەوەی یەکەم دەبڕێکڕاچوونی پرۆژەی شێ مەحموود بۆ سربەخۆیی کوردستان لەگەڵ پرۆژەی بەرژەوەندی ئیستیعماریەکانی ئینگلیز کە ئەیانویست وەکو پرۆژێک بۆ عێراقی عەرەبی دروست بکەن بەڵام چیاکانی کوردستان بکەن بە پەرژینێکی باکوور بۆ ئەم حکومەتە و بیکەن بە قەڵایەکی سەختی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان. دووهەم نەمانی متمانە لە نێوانی شێخ و لە نێوانی ئینگلیزدا. سێهەم ڕاجوێیی ناوخۆیی کورد و زۆربوونی تەفرەقە و جودایی کە ئەوە دەردێکی کوشندەی کۆنی کووردە و ئێوە شەزان کە هەتاکو ئێستا بەردەوامە. چوارەم دیدلێڵی بەریتانیای عوزما لە چارەسەرکردنی کێشەی کورد و ئیختیلافاتێک کە لە نێوانی چەرچڵ خۆی کە وەزیری مستعمراتی بەریتانیا و سەردەمە بوو دوای بوو بە ڕێز وزەرا، هەروەها مێجەر نۆئیل لە تەرەفی ئەو بەرامبەرەکانیشیان ئیتر ئەرنۆڵد ویلسن و مەندووبی سامی عێراقی کە لە بەغدادا ئەنیشت دوای هاتە بەغدا، و هەروەها مێجەرسۆن و لێگمان و لۆنگریک و زۆربەی ئەو ئەفسەرانەی کە ئیداریەن ناوچەی کوردستانی ئێمەیان هەموو ئەبرد بەڕێوە. ئەوانەی یەکەم دید و تێڕوانینێکی باشتریان بەرامبەر بە کورد هەبوو ئینفیتاحی تر بوو، بەڵام ئەمانەی تر کە هەمویان ئەفسەر بوون و ئیدارەی ناوچەکانی کوردستانیان ئەبرد بەڕێوە زۆر دژی شێخ بوون و زۆر دژی تەوەجوهاتی کورد بوون و هەر ڕای ئەمانیش زیاتر سەرکەوت. پێنجەم نەبوونی هۆکاری شیاوی گونجاو لە ناوچەکەدا وەکو یاریدە دەرێکی دامەزراندنی دەوڵەتێکی کوردی. لە باسی خاڵی یەکەمە کە بریتە لە پێکچێشران و تێکچڕژانی بەرژەوەندی ئینگلیز لە درامەزراندنی عێراقێکا کە سەر بەخۆی بێت لەگەڵ پرۆژەی شێخ مەحموود و کوردەکان بەگشتی بۆ سربەخۆیی کوردستان و دامەزراندنی دەوڵەتێکی کوردی بە یەکتر کێشرانەوە. ڕاستە ئیدارەی شێخ عەشایری بوو، بەڵام ئینگلیزەکانیان ویست بەم ئیدارە عەشایریەوە ناوچەکە کۆنتڕۆڵکەن بۆ خۆیان، بەڵام لە هەموو کاتێک لە هەمان کاتی شاوک و سیاسەتی فەرڕۆقتە سوودی خۆیان گوێکەرەوە ببەرەوە کۆمەڵێک عەشایری تریشان هەرگرت بوو بەردەوام تەغزیانەکردن بۆ تەزعیفکردنی شێخ و بۆ ئەوی وەکو چەکشێکیش بەکاری بێننەوە بۆ هەر وەختێک کە ویستیان. ئەمە بە درێژایی تاریخی کوردی هی کۆن و نوێهی کوردستان و کورد هەرە بینین بەو شێوەیە بەکارهێنراون و سەدام حوسێنیش جاشەکانی بەو شێوەیە بەکارهێنایەوە دەربارەی بەرامبەر بە بزوتنەوەی ئازادی خوازی کوردی، وە لە تورکیا ژەستا بە هەمان شێوەیە لە شوێنەکانی تری کوردستان بە شێوەیەکی گشتی. ئینگلیزەکان ئەیانویست ئەو ئیدارەیە وا دروست ببێ ئیدارەیەکی بچکۆلەی بێدەسەڵات لە ژێردەست و نفوزی ئەوان نابێ، هەروەکو احتیلالی ئەمریکی ئێستا کە هاتە ناوە پێش 4 ساڵ لەمە پێش لە 2003 بە هەمان شێوە ویستی ئەو ئیدارە کوردیەی کە هەیە دەستکاری نەکە لێی گەڕێ بەو شێوەیە بۆی سەر لەویش نەشێوێن سنووری شیمالیشی بۆ بپارێزن بۆ عێراق عەرەبیەکەی کە پڕە لە نەوت. ئەو سەردەمەی ئینگلیزیش نەوت کەشف بوو لە مۆسڵ و لە باشوور، بەڵام ئینگلیز ئەیانزانی کە لە بەسرە نەوت هەیە. ئەوان ئەو کاتە مەشغوڵ بوون بە عەبادان و باشووری ئێران کە نەوتەکان دەرەهێنا بۆ خۆیان، جگە لەو ڕێگایی کە باسم کرد لە نێوانی بەغدا و خانەقینە کە 3 ملیۆن پاوەنی بۆ ئەوان فراهەمە هێنا و پاراستنی ئەمەش بەلایەن شتێکی گەورە بوو. لەبەرەوە دید و تێڕوانینی هەردوو لایەن وەکو پرۆژەی هەردووچیان بە یەکتر چێشران. پرۆژەی کورد بە سەرۆکاتی شێخ مەحموودی حەفید بۆ دامەزراندنی سربەخۆیەک بۆ کورد و دەوڵەتێکی کوردستانی و حکوومەتێکی کوردستانی، چونکە ئەمەی شێخیش پێی پێبردننی شێخ بەو قۆناغەی خۆی زیرەکیەکە بەڕاستی و هەرچەندە جوگرافیای حکوومەتەکەی زۆر کەم و بچکۆلەیە، تەنها سلێمانی وەکو محافظەی سلێمانیش نەیگرتوتەوە، نیوەی دەسەڵاتی یەکێتیش نەبووە، بەڵام پێی پێبردنێکی ئاقلانەیە کە وەکو ئیمارەتەکانی پێشووترم جارە دروستی نەکردو بە سیغەی دەوڵەتێ دروستی کردووە. بە شێوەی دەوڵەت شێخ مەحموود خۆی بوو بە سەرۆکی دەوڵەتەکە و پاشان هەیکەلێکی ئیداریشی بۆ دروست کرد بوو کە بە ڕێزانێکی تر دیسان ئیداریانە بربڕێوە. شێخ
قادری برای بوو بە سەرۆکی وزەرا کە ئەو کاتە ئەوان پیانەوت قایم قام دەبن بۆی ناڵم قایم قام بۆی بە پچوکی نێتەوە پێشچامەکە لە پارێزگار پچووکترەوەکو ئێستای ئیدارەی عێراق عەبدولکەریمی عالەکە کە کاتی خۆی مەسیحی بوو وتیان مسلمان بوو ئەویش وەزیری دارایی بوو حاجی مستەفا پاشا وەزیری فێرخوازی بوو ساڵحیزێکی بە فەرماندەی گشتی سوپا بوو المهم بە شێوەیەکی زۆر ئیداری دای مەزراند بوو هەرچەندە هەر لەوانە بوون کە نزیک خۆی بوون بەڵام پێی پێبردن و ئیدراککردنێکی شێوازی ئیداری حکوومەتی بوو کە لە ساڵی 1990دا دروستی کردبوو لە سلەیمانی ئەمەش بۆ خۆی بەڕاستی جێی ڕێزە لە پێی پێبردننی شێخ بۆ ئەو هەیکەلە ئیداریەی کە لە دەوروبەری سلەیمانیە دروستی کردبوو لە تەموزی 1990 مندوبی سامی ئینگلیز لە بەغدا باسی ئەوەی کرد کە یەکەمین مەسەلەی گرنگی هەنووکەیمان هی ئینگلیزەکان مسۆگەرکردنی سنوورێکی هێدیە بۆ عێراق ئەمە هەدەفی ئەوان بوو ئەوان وەختێک کە مێجەر نۆئیلیان یەکەم جار نرد لە ئاڵلقەی پێشوە بەیانەکەشم خوێندەوە یان نامەکەم خوێندە و تعلیماتەکەی کە دابیان بە مێجەر نۆئیل کە ئەڕێی بۆچی ئەچی تۆ ئەچیت بۆ ئەم ناوچە کوردیانە بۆ ئەوەی نێزامێکی ئیداری بێنیتەوە جێگای خۆی سیستمێک دروستکەیتەوە بتوانین کۆنتترۆلی بکەینەوە لەبەرەوە مندوبی سامی کە ئەو کاتە ئەرنۆڵد ویلسن بوو لە بەسرە دانیشت و دوای هاتە بەغدا ئەمە بەدەق ئاواڵێ ئەڵێ یەکەمین مەسەلەی گرنگی هەنووکەیمان مسۆگەرکردنی سنوورێکی هێدیە بۆ عێراق چیاکانی کوردستان ئەبن بە پەرژین ئەوەلەن بەرامبەر بە هەر کەسێ بیوە کوردەکان بەکاربێنێ و بەڕێی کوردەکانیشا بێتە خوارەوە چونکە 3 ساڵ پێش ئەوە ڕووسەکان هاتبوونە خوارەوە رووسای قەیسەری و بە یارمەتیدانی ئەرمەن هەروەکو باسمان کرد هاتبوون لە 180 خەڵکی سلەیمانی کە بە گرانیەکە فەوتا ئەوان سەبەب بوون ئەوان گەشتبوونە خانەقین سیلا دەیبرا دۆستیەکانیان سووتاند بوو کورد ئاوارە بوو بۆ مووسڵ لە سەرجادەی مووسڵ کورد لە برسا ئەمردن و ئەو شوێنانە هەمووی ئەوان داگیریان کردبوو لەبەرەوە ئینگلیزەکان بایەخێکی زۆریان بەوەدا کە کوردەکان وەکو پەرژین بن یەکەم لەو سنوورە باکوورەوە بتوانن خۆڕاگرن ئیدارەیەکیشان بۆ دروست ببێ مەساڵحی عێراقە عەرەبیەکەی کە کەوتۆتە بەردەستی ئینگلیز بپارێزن لە هەمان کاتیشە ساڵ 1990 دوو ساڵە کۆمۆنیستی هاتۆتە سەر حکم لە شۆڕشی ئۆکتۆبەری 1970 یعنی 2 ساڵ و مانگێکیشە کۆمۆنیستەکان لەسەر سنوور دیسان نەتوانن بێنەوە خوارەوە بەڕێگای بزاوێکی عقائیدی کۆمۆنیستی دژی سەرمایەداری و ئیمپریالیستی ئینگلیزی ئەتوانن دیسان کوردەکان هاندنەوە و شوێندەستیشیان هەیە هەرچەندە کەمتری احتیمادیان کردوتە سەر کورد لەبەرەوە ئینگلیزەکان پێیان مهم بوو کە کوردستان بەو سیفەتە بگرن کە مەسەلەیەکی گرنگی هەنووکەی ئەو کاتەی ئەوانە بۆ ئەوی سنوورێکی هێدی بۆ عێراق دروستکەن و بشتوانن بنکە و پێگەی سەربازی لێ دروستکەن ئاخر ئەمە خاڵێکی غایە دەرەجە گەورەیە کە ئێمە دوایی 90 و قسوور ساڵ هاتووینەتەوە سەر هەمان هەدەف هەمان جێوڕێ هەمان حکومەتۆکە کە لە کوردستان ئەمجارە دوو حکومەتۆکەن و هەمان شێوەش ئیستیعمارێکی نوێی ئەمریکایی هاتۆتەوە ئەڵێ پێگەی سەربازی مەوێ لە قەرەداغ پێگەی سەربازی مەوێ لە شیوەڕەش و حاجی هومەران کەوابوو لێرە ئەبێ ئەمە حساب بۆ ئەو بکەین کە ئەمەی ئێستا دیسان کە تیکرارە بێتەوە مادام ئەم زەعیمە کوردیانەی ئێستا ئەم سەرکردانەی ئێستا نە جورئەتی شێ مەحموودیان هەیە پێشتر کە هەیبوو جورئەتی هەبوو لە سلێمانی یەکسەر ئاڵای هەڵکرد هجومیشی کردە سەر ئینگلیز و گرین هاوسی گرت و مدەڕعەکانی گرتن کە ئەو زەمانە زۆر کەم هەبوو مدەڕعی ئینگلیز بێتە ئەو ناوچانەوە تۆپی گرتن چەکی گرتن ئیدارەکانی گرتن فەرمانبەرەکانی گرتن ئەمە فەرقی زۆرە لەوەی کە ئێستا پارتی وێچێتی ڕازین بەوەی دانیشتنی ناوخۆیی خۆیان نەکرێ بەڵام یەکێکی ئەمریکایی بێباوک کە کارتی سەوزی هەبووە کاتی خۆی خواخوای بۆ یەکێک یارمەتی دەریبێ لە ئەمریکا دێ لە نێوانی ئەوانە بە متەرجمێکی کورد ئینگلیزیەوە دائەنیشێ و قسەکانی ئەوانیشی بۆ تەرجمە کرێت ئەمە جیاوازیەکی غایە دەرەجە گەورەیە لە نێوانی حکومە تۆکە بچووکەکەی شێ مەحموود لەگەڵ حکومە تۆڵکەیەک کە جوگرافیەن گەورەترە بەڵام بێبەهاترە
سربەخۆی خۆی لە دەستداوە کە پارتی وێچێتی لە کوردستانی ئێستاە دروستیان کرد و دوای 100 ساڵ خوێن ڕشتن و خەباتکردن نەشگەیشتونەتەوە ئەو جورئەتەی کە شێخ مەحموودەی بوو. شێخ مەحموود ئەو ئاڵایی کە هەڵی کرد ئاڵایەکی وەکو کە لە تاریخە بازەکرە و لازاریف باسی کردوتەوە ئاڵایەک تەختەی سەوس و هیلالێکی تیا ڕەسم کرابوو کە لەو سەردەمەشتا تەمان هیلال بوو بە ڕەمزی ئاڵای ئیسلامی. لەبەرەوە ئێستا ئەبێ حساب بۆ ئەو بکەین کە بە هەمان شێوە ئیستیعماری نوێی ئەمریکی هاتۆتە شوێنی ئیستیعماری ئینگلیزی هیچ دید و تێڕوانینێکی نییە دەربارەی کورد ئەوێ کورد بەکار بێنێتەوە کوردی لە سەرەتاوە هێدی کردوتەوە وەکو ئینگلیز کە شێخ مەحموودیان هێدی کردەوە. ڕازین بەوەی و ئیدارەی لێەوە بڕوا بۆ خۆیان دروستی بکەن نەیەنە خواروتر بۆی کار لە عێراق عەرەبیەکە تێک نەدەن کە مەلیک فەیسەڵی بۆ دێنن دوایی ئەمانیش ئێستا کە عەلاوی و نووری المالیکیوانی تریان بۆ هێناوە کە مەساڵحی ئەوانە پارێزێتیای و هەروەها پێگەی سەربازیش دیسان لەو کوردستانە سەختەیە دروست بکەن لە جێی نەوتی مووسڵیش کە مسۆگەرە و بەدەستیانەوەیە دێن ئەم جارە نەوتی کەرکووکیش و دێن بۆ بە دەردی جەلالە لە شارە حیاتەکە و بۆ شیواشۆکیش دێن نەوتەکەش بووە بە واریداتێکی مرکزی کە ڕێگانادەن نێچیروان بارزانی ئەو عەقدەی ئیمزای کردووە لەگەڵ کۆمپانیای نەرویجی ئەمریکی لە زاخۆ نەوت دەربێنێ بۆ خۆیان ئەوەشە بێ بجێڕنەوە بۆ لای ئەحمەد چەلەبی کە ئەو کاتە نائیبی وەزیری نەوت بوو وتی بۆیان نییە ئیمزای هیچ عەقدێک بکەنەوە هەموو عەقدێکیش بەتاڵە ئەوەشە کە لە تەقریرەکەی لی هامڵتن و جیمس بێکرا هاتبوو کە نەوتەکەی کوردستانیش واریداتی دەوڵەتی مرکزیە و پێویستە بگەڕێتەوە بۆ ئەوێ ئەمریکایەکان ناڵێن هی ئێمەیە چونکە نەوتەکەی کە هی عێراق نەوتی عێراق 4 ساڵە بەبێ عەدادە دزرێ بۆ ئەمریکا بەڵام ئەڵێن نەوتەکەی کوردستانیش سەر بە دەوڵەتی مرکزیە بە حکوومەتی مرکزی بەغدایە بۆی لەوێەوە فڕیکەن لەوێەوە بیخۆن و بیدزن. لێرە ئەم دوو بەرژەوەندیانە ئەم دوو پرۆژانەی شێخ و پرۆژەی ئیستیعماری ئینگلیزی بەیەک کێشران ئەو کاتە نەئەکرا بەم شێوەیە بڕوا ئیلا ئەبوو یەکێکیان ئاڵای ڕوبەڕووبوونەوەی ئەویتریان هەڵکە. ئینگلیزە ویست کوردستان بخاتە سەر عێراق ویلایەتی مووسڵ هەمووی دابڕێ لە تورکیا و بیهێنێت بۆ سەر عێراق هەروەکو کە مەلیک فەیسەڵی ویست لە دواییە. تورکەکانیش بیر نامۆ ئەلمانیەکانیان ویست هەرچۆنە بێ ئەو جوگرافیا بەرفراوانە گەوریان لە دەست نەچێ چونکە تورکەکان دوایی کەوتبوونەوە سەر ئەوەی دوایەوەی دەوڵەتیان بۆ دروست بوو بۆەوە ئەیانزانی هاتوونەتە پێشەیە دەوڵەتی عوسمانی ئانویست ئەمان وەکو بیر نامۆیەکی عەلەمانی ببنەوە بە واریسی دەوڵەتە عوسمانیەکە ئەو ناوچانەی دەوڵەتی عوسمانی کە لە بەڵقانایە یان لە رووسایە هی رووسای تەمانم سەردەمانەی ئێستا باشووری رووسیا قەفقاس یعنی یان کوردستان و ناوچەی مووسڵ و عەرەبستان بەرەو حەلەب و ئەوانش بکەوێتەوە بەردەستی ئەوان بۆیە ململانەیەک بوو لەم نێوانەیە لەگەڵ ئینگلیزەکانە کە ویلایەتی مووسڵ ئێستاش هەرەڵێنەوە عایدی ئێمە و سەر بە ئێمە و هی ئێمەیە بۆ ئەوەیانە بەڵام ئینگلیزەکانی ژیانوس ئەو ویلایەتە هەمووی مستەقڕ بکەن و وردەوردە بیخەنەوە بیلکێنەوە بە حکوومەتی سەر بە خۆیان کە لە عێراقا دروستیان کرد ئەوەش ئەوە بوو کە دوایی دروست بوو و لەو سەردەمەشا شێخ مەحموود ئەوەشی هەست پێ کرد کە ئینگلیزەکان هاتوونەتە ناوچەکەوە بەرژەوەندی خۆیانەیە بۆیە شخصیەتی شێخ مەحموود شخصیەتێک نەبوو ئاسان بڕوا بەدەم ئینگلیزەکانەوە هەرچەنە نامەی بۆ ناردوون پەیوەندی لەگەڵیانە هەبوو بەڵام پەیوەندیەکان هەمووی ناکاتە چەند مانگ و چەند ساڵێک و پەیوەندیەکیشە بەردەوام بێمتمانەیی تیا بووە چونکە ئینگلیزەکان بە چاوێکی زۆر دڕدۆنگەوە ئایان ڕوانیە شێخ هەستیان پێ کرد تەسەوریانە کرد کە شێخ ئەو دید و تێڕوانینەی نییە بەرامبەریان ئەجا هەندێک لە کۆمۆنیستەکانی سەردەمی ئێمە زۆر بە جێلێتی ئەیانویست ئێمە جێلکەن خەڵکیی کە جێلکەنیانوت ئینگلیز کاتی خۆی ویستێتی دەوڵەت دروستکا بۆ کورد بەڵام شێخ مەحموود تەوقەی لەگەڵا نەکردوون فەقیانەکەی خستۆتە سەردەسی اونجا تەوقەی لەگەڵ کردوون لەبەرەوەی توێتی پیسن نەجسن دەستنوێژ مەشکێ طبعا ئەمە هەمووی کلاواتە ئەمە قسەی سەرجادەیە هیچ ئەسڵ و ئەساسێکی تیانە چونکە شێخ مەحموود لەگەڵیشیانە دانیشتووە لەگەڵ مندوبی سامی لەگەڵ ویلسن لەگەڵ ئەوانی تریشا دانیشتووە و ئەوەندەس حەزازات لە نێوانی کورد و لە نێوانی مسلمان بە شێوەیەکی گشتی و غەیری مسلمانیش نییە کە بڵێ تەوقە لەگەڵ یەکتری نەکە ئینگلیز دەیویست کوردستان ببێ بە پەرژینێکی گەورە
ڕوبەڕووی ڕووسی قەیسەری کۆن بوونیان ڕووسی نوێ کە کۆمۆنیستین و 1970 شۆڕشی کۆمۆنیستی بەسەرکایەتی لینین سەرکەوتووە لەوێ نێنەوە خوارەوە جارێک بۆیە لە 1911 سوور بوو لەسەر ئەوەی کە حدودی نێوان ئێران و تورکیا ڕسم بکرێ و ببەسترە و تەکی لەو ئیتیفاقاتانە بکرێتەوە کە هەیە لە نێوانیانە و سووریش بوو لەسەرەوەی کە کورد نابێ بە دەوڵەتێک بەڵام ئێران و تورکیا بەرژەوەندی ئینگلیزە پارێزن کە ئەکەونە بەردەستی بە پێی ئیتیفاقاتێک کە هەیە بەڵام کورد لەو نێوانەیە فقط احتیفاظ بە ناوچەکەی خۆیەوە بکرێ و نایەتە خوارە و کورد گیانێکی ئستعماری وای نییە کە بێ لە وڵاتی خەڵکانێکی تر داگیرکە و ئەوە شتێکە کە ئێستاش هەر ئەمریکایەکان مقتەنیعن پێی دیسان پەیوەندی ئینگلیز لەوەیە بوو کە ناوچەی کورد حەدە الئیمکان بەشبەش بکرێ وەکو فیدرالیزمێکی قەبەلی دروست بکرێ هەروەکو ئەوەی کە لە باکووری هندستانە ئەوان هەیەیان بوو بەمەش ئەو کاتە ناهێڵن کورد ببێ بە گورزی دەستی خەڵکێکی تر بکەوێتە بەردەستی خەڵکێکی تر و دش بە رووسیا بدش بە ئینگلیز بەکار بهێنرێت ئەمە هۆیەکی سەرەکی بکەوە بوو هۆی یەکەم بریتە لە دەبەرەگڕاچوونی پرۆژەی شێخ مەحموود و کوردەکان بۆ سربەخۆی کوردستان بەرامبەر بە بەرژەوەندی ئیستیعماری ئینگلیز بۆ دامەزراندنی عێراقێکی سربەخۆی